لاکی یەکەمەوە دەست پێ دەکەم ئەمڕۆ لە مەراسیمێکی شایستەدا ئێزگەی دەنگی گەلی کوردستان یەکەمین بەرهەمی کتێبی دەنگی خۆی بڵاو کردەوە لەژێر ناونیشانی بە کورتی کە ئەمە بەرهەمی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدە بە کورتی قەڵەمی ژنێکی بوێر و تێکۆشەرە کە دەکرێت بڵین مێژووی میدیای کوردی گۆڕی هەر لە دامەزرانی کەناڵی خاک تاکو دەگاتە دەستگای میدیای کورسات و دامەزرێنەری چەندین بەرنامەی زۆر جوان کە هەمومان یادگاریمان هەیە لەگەڵ ئەو بەرنامانەیە یەکێک لەو بەرنامانە بەرنامەی بەرنامە تا دەگاتە گۆڤاری سیخورمە ئەمڕۆ ڕێزلێنان کرا بۆ ئەو قەڵەمە بوێرە و هاوکارانم لەوێ ئامادەییان هەبوو هاوکارمان ڕێباز زانیاری زیاترمان ئاياتێ سەبارەت با بڵاوکردنەوەی یەکەمین کتێبی دەنگی بە کورتی. لەجیاتی ئاوێنەکان ئاوی لێڵی زاڵ بوو بەسەر مشکمە زۆرم لاسی بوو کە زیاتر بیرم لێ کردەوە بۆم دەرکەوت و تەنیا قوڕاوەکە کە دیمەنە جوانەکان ئەشێوێنێت ئەیکەواتە چی بکەین کە خۆمان بینی چی بکەین لە ئاوێنەیەکدا کە ئاوە قوڕاوەکەش هەر خۆمان ببینین ئاوێنەکان و ئاوی لێڵ ئەم شەو کاک باسط تەلەفۆنی لەگەڵا کردم و وتی بەیانی نۆی ماڵە کات نەماوە بۆ گۆشەکەت هیچت نەهێناوە بۆم وتم کاک باسط ماوەیەکە شتێکم نووسیوە لەسەر ئاوێنە و ئامادەشە تەنیا پاک نووسینی ماوە بەڵام کاتم نییە پاک نووسینی کەم وتی گەر لەت کرد چی کات نەماوە وتم شتم زۆرە بەڵێ سڵاوتان لێبێ دیارەمە کتێبێکی دەنگیە هەرچەندەم کتێبە بە شێوەی وەرەقی ساڵی ڕابردوو لە ڕێوڕسمێکی شایستەدا لە سلێمانی بڵاو کرایەوە و با بڵێن بەڕێزێنانێکی گەورە پێشوازی لەم کتێبە کرا ئەمڕۆ لە پرۆژەیەکی نوێدا کەم کتێبە لە ڕێگەی دەنگەوە بە بیسەرانی کتێبیان بە خوێنەرانی کتێب ئاشنا دەکرێت و ئەمە یەکەمین پرۆژەیە کە لەلایەن دەنگی گەلی کوردستانەوە باوکاری ئەم نەسوورەکەی سلێمانی ئەم پرۆژەیە جێبەجێ کراوە و ئەمڕۆ لە ڕێوڕسمێکی شایستەدا ئەم کتێبە جارێکی تر لە ڕێگەی دەنگەوە بە خوێنەران ئاشنا دەکرێتەوە من لەگەڵ کاکمەریوان مەزۆ قسە دەکەم کەوان هەستاون بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە و باسی ناوەڕۆکی پرۆژەکەمان بۆ کاکمەریوان ئەگەر پێمان بڵێ ئەم پرۆژەی کە ئەمڕۆ کردوتانە تا چەند تایبەتمەندە و چیتان تیا جێبەجێ کرد؟ زۆر سپاس بۆ کورسات دیارە ئەمە پرۆژەیە وەکو یەکەم بەرهەمی دەنجی ئێزگەی ڕەسەنی دەنجی گەلی کوردستان ئێمە بەرهەمە بڵاو دەکەینەوە ئەمڕۆ یەکەم جارەکە بڵاو دەکرێتەوە دیارەوەکو جەناب دامەژت بۆ کردم کتێبە دەنجی ئەمە پێشتر بە شێوەی چاپ ساڵی 2024 بڵاو کراوەتەوە بەڵام تەنها وەکو کتێب بەڵام ئێمە ئەمڕۆ لەم پرۆژە تازەیەماندا کە هەم خۆ دەزانی کتێبی دەنجی پرۆژێکی مۆدێرنە وێستا لە هەموو دنیای باوباوی دەنگە کتێبی دەنجیە بۆی ئەمەش هەستاین بە بڵاوکردنەوەی بە سێ شێوە لە دەنجێک شێوەیەکیان لەسەر فلاشێکە فلاش میمۆریەک بە شێوەی دیزاینێکی جوان و سەردەمیانە پێشکەش بە گوێگرانی کتێبەکە دەکرێت شێوێشکەمان ئێمە چەناڵێکی یوتیوبی بەهێزمان هەیە بە ناوی دیجیکەی ڕادیۆ ئەم چەناڵش لە هەفتەی داهاتووە بڵێن کتێبە دەنجەکەی دەسەدانین بڵاویەکەینەوە کە چەندین بینەری هەیە و گوێگری هەیە شێوازیش کەشمان لە بڵاوکردنەوەیەتی بە شێوەی ئەڵقە لە ڕادیۆ دەنجی گەلی کوردستان کە ئەویش لە دوای ڕەمەزانەوە دوای جەژنی ڕەمەزانەوە بە ئەڵقە بڵاویەکەینەوە کە 25 ئەڵقە دەرەچێت کتێبەکە و بۆ ئێمە بە خۆشحاڵیەوە بە هەر سێ ڕێگاکە کە بە شێوەی دەنجی و شێوەی وەکو باسم کرد مۆدێرنە ئێمە بڵاوی دەکەینەوە و بە شانازیشەوە یەکەم کتێبی دەنجی هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئێمە بڵاوی دەکەینەوە و یەکەم بەرهەمی دەنجی گەلی کوردستانیە کار ئێمە بڵاوی دەکەینەوە ئەژدەکەی شانازیە بۆ ئێمە کە وەکو مەکتەبی ڕاگەیاندن و هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەستاوین بەو کارە و بە هیوای بتوانین بەرهەمی تریش بە نزیکترین کاتدا بەرهەم بێنین بەم شێوەیە بەردەوام بین. کاکبەریوان لەگەڵم بیت جا من دەمەوێت لە ڕێگەی وێنەیەکیم پرۆژە دەنجی کە ئەمان ئامادەیان کردووە لێرە بۆ میوانانەی کە ئەمڕۆ لەم ڕێوڕسمە ئامادە بن هەرێکێک لەو میوانانە
کە لە ناو فلاشێکدا ئەم کتێبە دەنگی ئامادە کراوە دەیدەن بەو کەسانەی کە لێرە ئامادە بن بە کۆی گشتێت توانی پێمان بڵێ چەند لە چەند دەقە پێکاتوە ئەم کتێبە دەنجیە وەکو تراک حسابیکەین حەوت تراکە تراکی یەکەم بڵێن پێشەشیەکەیە پێشش تێدا کە ئەم کتێبە چۆن چاپکراوە چۆن هاتە بەرهەموو و ئامان چێ لە چاپکردنی کتێبەکە کە دیارەوەکو باس کرد بەرهەمی ئێمە دەنجیگەری کوردستانە بەڵام بە هاوکاری و هاوبەشی بەڕێوەبەرایەتی یان بڵێن بەڕێوەبەری مۆزەخانەی ئەم لەسوولەکەی سلێمانی کاگاکۆ غەریب ئەمە کتێبە چکە پێشترەوان کتێبەکەیان چاپەکەی ئەوان بووە کە بە سپۆنسەری خوشی گەورەمان کافێ سلێمان چاپکرا و کتێبەکە بەڵام ئەمان ئێمە ئەرچی تێچوونەکەیمان کردوتە ئەسۆ هەموو شتێک خۆمانەکو دەنجێری کوردستان کردومانە تراکێک پێشە چییە و 6 تراشتری تێدایە دەتوانم بڵێم زیاتر لە 100 عەڵقەیە کە نزیکە بێتەوە لە 104 بەش کاتی خۆی کە هێرۆخان نووسیوێتی لە گۆڤاری خاک و پێم وابێ هەموو فکر و بۆچوون و یادەوەری و یادگاری هێرۆخان لەم کتێبەیە کۆبووتەوە کە کاتی خۆی هەم بە زمانێکی واقعی و سادە هەم بە زمانێکی زۆر با بڵێن وشە و یان ئازاراوی زۆر کوردیان و جوانی تیا بەکارهێناوە کە شایانی ئەوەی بەڕاستی هەومان گوێی لێ بگرین زۆر باشە ئێوە بەشەکانتان جیا کردوێتەوە با بڵێن بەشی کۆمەڵایەتی بەجیا بەشی سیاسی بچێت نەوەڵە ئێمە وەکو چۆن بڵێن لە 1999 یەکەم عەڵقەی نووسیوە تا 2010 یان لە ماوەی ئەو 11 ساڵەیە بە پێی تەسووری گۆڤارەکە دامان ناوە یانی دەنجەکە ئەخوێندرێتەوە بۆیە ئەی تەسووری زەمانیەکەی خۆی پاراستووە هەموو عەڵقەکان زۆر سپاس چاو زۆر بەخێر بەڵێ وەک پێشتر ژاماژەمە پێکرەمە بێتە یەکەمین پرۆژەی دەنگی بۆ کتێبەی خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد کە مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگی گەلی کوردستانم پرۆژەی ینی ئەرکی سەرەکی ئەم پرۆژەی گرتووەتە ئەستۆ و مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکەش هاوکار بوون لەم پرۆژەیە